لێکەوتی ڕێفراندۆمەکەی 25 لولی ڕابردوو کەرکووکی دووچای ڕەوشێکی نەخوازراوی سیاسی و ئەمنی دیاری کردووە. دادرانی پێشکەوتوی لایەنە سیاسیەکانیش لە کەرکووک ڕای دەگەیەنن سەرباری سیاسەتی ناڕەوای بەغدا لە بەرامبەر کەرکووک. ئەو بۆشایی هەندێک لایەنی کوردستانیش لە شارەکە دروستیان کردووە. پێچەوانی خواستی خەڵکی کەرکووک کەوتوەتەوە. حتمما ئەو بۆشایی کەوا دروست بووە لە فەراغی لایەنە کوردستانیەکان ئەگەر چی وەکو حزور بێ ئەگەر چی وەکو هەڵوێستی سیاسی بێ ئەمانە هەمووی کاریگەری خۆی دروست کردووە و بۆتە ئاستەنگ لە بەردەم ئەوەی کە ئێمە چجای ئەوەی کە دەسەڵاتێکی ئەسکەری لە کەرکووکە ئەسەپێنرێ بەسەر کەرکووک و کەرکووکەکانە لەگەڵ ئەوەشە غیابێکی لایەنە کوردستانیەکان ئەگەر پارتی بێ ئەگەر هەر لایەنێکی تر بێ ئەمە بۆشاییەکی زۆر گەورە دروستەکە بە تایبەتی ئێمە بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەچین بۆیە ئەو حزورە پێویستە و پێویستە لایەنە کوردستانیەکان لە ئێستاوە بەرنامەدا بڕێژن بۆ چۆنێتی بەشداریکردن بۆ هەڵبژاردننی ئایندەی ئەنجومەنی پارێزگاکان چونکە گۆڕانکاری زۆر هاتووە بەسەر ناحی دموگرافی ناوشاری کەرکووک وی وا پێویستەکە کە هەموو لایەکمان بیر لەوە بکەینەوە کە حزورمان ببێ لەلایەک و هەروەها هەڵوێستی سیاسیشمان یەک بخەین. بە بڕوای چاودێرێکی سیاسیش غیابی بەشێک لایەنە کوردستانیەکان لە کەرکووک هەلی بۆ نێرانی کورد ڕەخساندووە دەستی وەردان لە کاروباری کەرکووکدا بکەن. ئەوەی نەگەڕانەوەی بۆ کەرکووک هەر لایەنێکی سیاسی بێ هەر کەسێکش بێ ئەوە بێتە هۆکارێک خاڵێک بووی ناکرێ ئێمە یەک ڕزینەواتین من یەک ڕزیێواتم بەڵام وەڵاهی مەجالم نییە بێمە کەرکووکەوە. بە بۆچوونی چاودێرانی سیاسی ئەنجامدانی ڕێفراندۆم لە ناوچە جێناکۆکان نەک لە بەرژەوەندی پرسی کەرکووک نەکەوتەوە بەڵکو چارەنووسی شارەکەشی خستۆتە بەردەم دووڕێیانەوە و هەنگاوی یاسای و دەستوریەکانیشی بۆ سەرەسەری ئەو پرسە دوور خستۆتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.